خاوەنی زیاد لە سی پەرتووکی وەرگێڕان و نووسینی خۆیەتی مامۆستای زانکۆ بووە. بەڕێوەبەری پرۆژەکانی تەندروستی دەرونی لە ڕێکخراوی JRS بووە. پسپۆڕی تەندروستی دەرونی لە ڕێکخراوی جیهانی World Vision International لە ساڵی 2016 بۆ 2017 لە چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیدا لە بواری تەندروستی دەرونی و پاڵپشتی و چارەسەری دەرونیدا کاری کردووە. پسپۆری بواری چارەسازی دەرونیە و هاوکات چەندین زمانی جیاوازیش دەزانێت. ئێستاش سیدۆ مۆرگان لە ڤانکۆڤەرەوە میوانی زایڵێ. سیدۆ ئەم کاتت باش بەخێربەی بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سڵاو کاگا چۆم کاتی بەڕێزت باش، زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. سیتۆ هەڵبەت تۆ هەم وەکو نووسەرێک، هەم وەکو وەرگێڕێک، هەم وەکو دەروونناسێک چەندین ساڵە کارت کردووە و مامۆستای زانکۆش بووی. ئێستاکە ئەگەر پێت بڵێن کامەی حەزەکەی هەڵبژێری، کامی بەلاتەوە خۆشە، کامی بەلاتەوە گرنگە، کامی بەلاتەوە توانی زیاتر خزمەتکەی و زیاتر ئیشیت جوانی تیا بکەیت، کامیان هەڵبژێریت؟ لە ڕاستی ئەو پرسیارێکی تۆزێک قورسە، چونکە پێم وابێ زۆربەی و شتانی کە من خۆم ئەنجام داون پێشتر لە ژیانمە ئەو شتانە بوون کە خۆم حەزم لێ بوون، یعنی ئینترستێکی تایبەتیم بۆیان هەبوو، بەڵام هەندێک جار ئەو هەندێک ئیش کە زیاتر پێویسترە ناومەسەن سیستەمێکی دیاری کراوابی خۆت بە تەنیا ناتوانانی کاریگەری باش دابنێگەلن ئەو سیستەمەکە کوێوانی تیان با بەیەک ئاڕاستانە ڕۆین بۆ نەوە تەجروبەی منم بوو لە خوێنی باڵایە، یعنی محاولی زۆرم کرد کە بۆ جۆرە بێت کە باڕاستێکی دروستا بێت. پێم وابێت ئێستا خەڵکی کوردستان خۆشیان شایدێکی دروستیەوە دەنگە بەڕاستی بەو سیستەمەی کە ئێستا ئیشەکەی لە خوێنی باڵایە کوردستان بە شتێکی دیاریکراوی باش ناکە. لەبەرەوە من ئەمیشە بژێرم کە ئێستاکە ئەنجامیەدەم، یعنی خەریکی شارەسەری دەرونی و ڕێنمایی و ڕاوێژی دەرونی تاکە کەسیم، یان بۆ خێزان یان بۆ کەپڵەکان یان بۆ ئەندامانی خێزانی کەرکە هەر کەسێک پێویستکە زیاتر ڕاستەکەمیان هەڵەبژێرم، چونکە تەجروبەیەکی زۆر ورترە و زیاتر تەچی ئینسانەکانەکەی بەریانەکەوی و بەڕاستیش زۆر بە خێرایی هەندێک لە ئاستەکە بە خێرایی دەرەنجامەکەی بینیت کەسەکان پاشماوەیەکی دیاریکراوە بینیتەوە کە پێشکەوتون. لەبەرەوە ئەمەیان هەڵەبژێرم کە ئێستا خەریکین. بەڵێ هەڵبەت سیدۆ هەڵبەت یەکێک لەو شتە گرنگانی کە زۆرم پێخۆش بوو قسەی لەسەرکەی بریتێلەوەی ئەزمموی تۆ لە کوردستان و ئەزمموی تۆ لە کەنەدا. ئەم دوو ئەزمونە وەکو دەروونناسێک و هەم وەکو چاودێرێک و هەم وەکو نووسەرێک چۆن هەڵە سەنجێنی بۆ کاری خۆت و بۆ کارکردن لە ناو دوو سیستەمی جیاوازە؟ تا ڕادەیەکی زۆر ینی وەکو مێژینە باس بکەین، تا ڕادەیەکی زۆر بەگشتی ئەڵێم چەند ئێستا کەنەدا وڵاتێکی زۆر پێشکەوتووە بە تایبەتی لە دوای هەفتاکانەوە، بەڵام هەردووک بە یەک تاریخاتی پەڕیون، تاریخی جینۆساید، تاریخی هەندێک ململانێ تەمان کوردستان جیاتر و مێژوەکەی نزیکترە. ئەوەی کە سەیرە لە کوردستان ئێمە هەتا ئێستاکە بە تایبەتی لە بابەتی تایبەت بە سایکۆلۆجیست و کلینیکل سایکۆلۆجیست گرنگێکی زۆر نادرێت و حکوومەت خۆی شایدی ڕاستەخۆی دۆخەیەکە تا ئێستاکە بەشێکی ئەکتیڤی دروست لە ناوزارەتی تەندروستیا بۆ ئەم بابەتە نییە. ئێمە کۆدی ئەخلاقی ئیشکردنی پیشەییمان نییە بۆوانی کە لە زانکۆکان دەرچوان لە بەشە جیاوازەکان دەرەچن و ئەو بەشانەشی کە هەن بە گشتی ئەو سیستەمەی کە بۆ نخوێنی باڵا تاکی پرۆفشنال بەرەمێنێت باڕاستی پێداویستی کۆمەڵگاکان ناڕوات بۆ چونکە تۆ سیر کە ئێستاکە کۆمەڵێک بەشی زۆرت هەن کە تەنانەت پێویستت پێیان نییە یان تۆ کۆمەڵگاکە لە دۆخەکان نییە کە بوونیان هەبێت کەچی ساڵانە سەدان کەس 200 کەس 300 کەس لە هەر زانکۆیەک تەخەڕوج ئەکەن، بەڵام کۆمەڵێک شت هەن هەتا ئێستاکەش بۆ نمونە لە زانکۆیەکی گەورەی وەکو زانکۆی سلێمانی بەشی سایکۆلۆجی بە مەسەلەن بە دەقیقیان کلینیکل سایکۆلۆجی نییە، هەرچەنە سۆشیەل وەرکینیان هەیە. مەبەستم یعنی زانکۆکانی تریش بە هەمان شێوە لە بواری دەرونیا ئێمە مێژوی جینۆسایدمان هەیە، هەر لە هەفتاکانەوە لە فەیلەکانەوە حسابی بکە هەتا ئیتر کیمیابارانی هەڵەبجە من ئیتر باسی ئەوم و قوربانی ناکەم لە شەڕی ناوخۆ شەڕی داعش 12,000 پێشمەرگە تووشی مەسەلەن فیزیکاڵی بریندار بوون، ئەوانەی کە من ڕۆژانە بینم چەند کەس تووشی ترۆماوە سەدمەی نەفسی بووە تەنانەت لەو دۆخی کە مەسەلەن لە داعش هێنایە ئاراوە و فاکتەرەکانی تر. ئێمە سرویسێکی باشمانیە بۆ بواری تەندروستی دەرونی، کۆمەڵگاکە بە گشتی ئامادەی ئەوەی نییە کە وەکو
لە شتێکی گرنگ سری بارودۆخی دەرونی مرۆڤ بکە بەڵام کە ئێمە کۆمەلگا بەرپرسیار نییە لە شتە بە بڕای منە بێت کۆمەڵێک سیستەم یان منەظەماتی حکومی یان ناحکومی بەم شتە هەڵبسن بۆ دروستکردنی ئەو فەهمە و معریفەیە کە بەڵێ گرفتی دەرونی شتێکی گرنگە مرۆڤەکان تووشی نەخۆشی دەرونیە بن و بەگەری زۆر منتاڵەتی کۆمەلگاکە بەو جۆرەیە کە زیاتر بۆ ڕاستاڕوە هەموو شتەکان بەجستەی بکە مثلا دەرمان بخوا لێرە غیابێکی زۆر هەیە بەڵام 2-3 ساڵەکە هەست ئەەکەم کەمێک زیاتر کۆناکە تا ڕادێلایەن خەڵکەوە شوێکی سەربەخۆ و هەندێک دامەزراوەی لۆکاڵی و جیهانی هاتوونێتە کوردستان کەمێک بەرەو پێشەوە ڕات. سیتۆ تۆ وەک دەروونناسێک هەڵبەت و چەندین کلاست هەبوو لە ئۆنلاین و چەندین وانەی جوانجوانت وتۆتەوە و خەڵکێکی زۆریش بە جوانی گوێی لێگرێت و بە عشقەوە چاوەڕوانی بەرنامەکانتە و چاوەڕوانی کلاسەکانتە. ئەمەوێ پرسیاری ئەوەت لێکەم تا چەند گرفتاری و خەمۆکی و ئەو فشارە دەرونیانەی کە لەسەر خەڵکە بەگشتی لە هەرێمی کوردستان و نادادپەروەری و ئەو فشارانە بەگشتی هەم فشاری ئابووری هەم فشاری کۆمەڵایەتی هەموو فشارانی کە لەسەر گەنجن بە تایبەتی تا چەند کاریگەری خسۆتە سەر دەرونیان تا چەند کاریگەریکی سەختی خسۆتە سەر ژیانی ڕۆژانیان بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە. هیچ شتێک هێندەی نادادپەروەری ینی ئەمە ڕیسەرچ سلماندوێتی من ئەم ماوەیە تەنانەت هەندێک شتم حازر کرد بۆ بڵاوکردنەوە کە هیچ شتێک هێندەی هەستکردن بە نادادپەروەری ئەساسی شەڕەنگێزی لە ناو مرۆڤ دروست ناکە. ئەمە تەنیا نەگەرەوەی وەکو لایەنە دەرونیەکەی کە کاریگەری دابنێت مرۆڤ تووشی سترس ئەکا لە ڕۆیەکی نیرۆبایۆلۆجیەوە کاریگەری لەسەر مێشک و کۆمەڵێک هۆرمۆنی دیاری کراوی وەڵامدانەوە و پەرشدانەوە و دروستکردنی جۆرێک لە ناهاوسەنگی دەرونی لەناو مێشکی مرۆڤەکەدان ینی بوون بە شاهدی بینینی نادادپەروەری لە دەوروبەر تا مرۆڤ تووشی سترسەکە و ئەم سترسە وردە و دەزیابێ فشاری دەرونی لەکەوێتەوە و یەکێکە لە فاکتەرە ئەساسیەکان بۆ شەڕەنگێزی. لێرە طبعاً بەدەر لەو مێژینەی کە من بە کاتیگۆریەکی سەربەخۆ بەلامەوە گرنگە مێژووی جەنگ و جێنۆساید تاکی کوردەبێ بەم جۆرە مامەڵی لێ بکەین ئیتر ڕاستەخۆیان ناڕاستەخۆوە زەبری دەرونی بە فامیلیەوە لە ڕێی چیرۆکەوە فاکتەری زرۆ لە جیلێکەوە بۆ جیلێکی تریش ئەگوازرێتەوە. ئەو بارودۆخی کە لە کوردستانە هەیە هەموو کەس دەزانێت کە ئەمە پێویستی بە ڕیسەرچ نییە هەموو کەس دەزانێت کە نادادپەروەریە کە بەڕاستی کە دەیتە غەربیش لەم بەعدەوە سەیری ئەەکەیت نادادپەروەریەکی زۆر ینی نائاساییە بە تایبەتی لە لایەنی مادی و لایەنی ماف و پاراستنی ڕێز و کرامەتی ئینسان و ئەمە کۆی کۆمەڵگاکەی خستۆتە دۆخێکی نائاساییەوە تۆ توانیت بیان ئەنی بە جددی هەستی پێ بکەیت کە بە گشتی ینی تۆ ئیشی ئەوێت بۆ ئەوەی کە بتوانیت ئارام بیت لە ناو کۆمەڵگایە و بە شێوەیەکی دروست بتوانین بشیت. فاکتەرەکان زۆرن و بێگومان نادادپەروەری یەکێکە لە فاکتەرە هەرە گەورەکان کە کاریگەری زۆری داناوە و دەرەنجامەکانیش بە فۆرمی جیاواز کاریگەری دانن کۆچی خەڵکی بۆ دەرەوە و هەوڵەکانی خۆکوژی زیاد بوون کوشتنی ژنان زیاد بووە بێکاری گەنجەکان دەستبردن بۆ مادەی هۆشبەر پڕبوونی ڕێستۆرانت و ئەو شوێنانی کە نێرگەلیتیا جگەریتیا کێشەی ڕێژەی خواردنەوە مەسەلەن زیایی کردووە و ڕێژەی عنف و توندوتیژی مەسەلەن کە لە دیوەکە خودی دەسەڵات دیسانەوە مەسئولە لەوەی کە زیابێ پێم وابێ هەمومان متفقین لەسەرەوە کێمە کۆمەڵگەکەمان لە دۆخێکی جێگیرانیە. بەڵێ هەڵبەت یەکێک لەو بابەتە گرنگانەی کە پەیوەندی بە ژیانی تاکە کەسەوەی هەر لە مناڵیەوە تا گەورەیە بێ بریتێلەوەی کە هەمیشە وانە و کلاسی دەروونناسی یان کۆمەڵناسی یان پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی و ژیانی دەرونیەوە لە کاتی باخچەی ساوایانەوە هەم مامۆساشیان هەیە و هەم ڕێنماییکەر و کەسانێکن کە تایبەتمەندن لە ئەمریکا لە قوتابخانەکانی ئەمریکا و لە قوتابخانەکانی کەنەدا و لە ئەوروپا و لە زۆرێک وڵاتانی پێشکەوتووەدا. تا چەند ئەمە گرنگە بۆ هەرێمی کوردستان هەر لە مناڵیەوە شتێکی وا هەبێ لە قوتابخانەکانە تا کاتی زانکۆش؟ ئەوەی کە من باوەڕم پێێتی ئەمە ڕای شخصی خۆمە ئەو سیستەمی کە هەیە هەموو سیستەمێکی پەروەردە لە توان بڵم نەگەر لە باخچەی ساوایانەوە پێشەوەش ئەو دایانگانی کە مناڵ بە 2 ساڵی ژەڕە لێەوە دەست پێەکە و هەموو سیستەمێکی پەروەردە ئەبێت خاوەنی فەلسەفەیەکی پەروەردە بێت و بە تەسەووری شخصی من ئەو فەلسەفەی پەروەردەی کە لە وڵاتی ئێمە
لە باشووری کوردستانە جێبەجێکرێت ئینسان بەرەو کۆنفیوژن، ینی مرۆڤ بۆ سەر لە شێوایی بەرهەمەهێنێت، ینی هەر لە ڕوانگە ئایدۆلۆجیەکەوەی لە ڕوانگە کۆمەڵایەتێکەوەی لە ڕوانگە زانستیەکەوە ئەیڵیت ئەپدەیتێکی دروستی ئەمڕۆکەیی نییە بۆ سیستەمەکە، ینی هەر ئەوەشەکە ئەگاتە زانکۆ جۆرێک لە ئینسانێکی کۆنفیوز و ینی سەر لە شێواوێکی زۆر لەناو هزریایەتی مرۆڤەکە بێت ماندوو بێت تا خۆی بدۆزێتەوە. ئەنیمە لە کەم شوێنی جیهانە هەیە کە سیستەم یارمەتی لە هەم پەروەردە هەم خوێنی باڵا یارمەتی ئینسان ئەدا کە خۆی بدۆزێتەوە، بەڵام بە دیوەکە من نتوانم بیسەلمێنم ئەوەی کە لە کوردستانە هەیە ئینسان بوونەکە هەر لەبەرەوەشە تۆ ئیبداعت نییە. لێرە بینینی لایەنی دەرونی طبعا لە ناوم فەلسەفەی پەروەردا بوعدێکی بەدەر لە ئینسان ناسیەکە بوعدێکی دەروون ناسیانەی هەیە، تۆ بێت ئەم ئینسانە لە ڕوانگەی سایکۆلۆجیەوە ئامادە بکەی بۆ دۆخانەی کەتیایەت لە هیچ کام تەنها لە وەرش و مۆسیقا دووانەی زۆر زۆر سەرەتاین لە سەرەتایی مەسەن ئامادەیەکەن تا ئەسان گرنگیان پێنادرێت، مەگەر مامۆستایە لە باشەی خۆی و لە زبون شخصیەکانی خۆیەوە بتوانێت خۆی مەسەن پەرە پێ بدا لەو بارەیەوە. ئەگینا وە کۆی سیستەمەکەش شێوازی مامەڵەکردن لەگەڵ خوێندکار سایز و قەبارەی پۆلەکان مەسەلەن شێوازی ڕوبەڕووکردنەوەی مەسەن ئاین و ئاینزاکان لەگەڵ یەکتری باسکردنی کۆمەڵێک بابەت لە ڕوانگەی بایۆلۆجیەوە ئەندام ناسی جستە ناسی زۆر شت هەن کە لەو سیستەما ژیان نابێتەوە هەمووی پەیوەندی بەو سیستەمەوەی کە مامۆستاکان بەرەمێن کادر بەرەمێنێت. بەڵام بۆچی بوونی جۆرێک لە پاڵپشتی دەرونی بۆ منداڵی کورد و جەنەرەیشنی مەسەرەن تازەک لە دوایەکان ئیسفادەیەکی زۆری هەیە، چونکە ئێمە باوانمان بەشێکی زۆریان ڕاستەوخۆ بەرکەوتەی جەنگ بوون، ئەین تۆ ئێستا بگەڕێیتەوە بۆ سەدەیە لە مۆبەرانی خەڵکەیە ئەڵێ من بیرمە 80 ساڵە وڵاتە هەر شەڕ بووە 10 ساڵ جارێ شتێک ڕوویداوە بە لێشاو خەڵک مەسەلەن کوژراون شەهید بوون بیانی خۆیان وەخت کردووە سەرنگوم کراون ئەم جیلێک لە دواییەکانە کە دێن ئەمانەش خۆت ئەم زەبرە بۆیانە گوازرێتەوە لە شێوازی تەعاملی دایک و باوکەکانیان لەبەرەوەی بێوەکو کەیسێکی تایبەت ناڵم جۆرێک لە ستیگمانن بینی بێینارە، بەڵام مامەڵەکردن لەگەڵ مناڵی کورد ئینسانی کورد ئەو بەتابەتیوانی مەسەلەن ئێستاکەم باسیەکەم باشووری کوردستان ئەبوایە لایەنی دەرونی وانەی دەرونی دامی دەرونی ئامادەکردنی ڕاوێژکار و بەخشی ساوایان بۆ قوتابخانە سەرەتاییەکان و ناوەندیەکان حتا بۆ زانکۆ سنتەی ڕاوێژکاری هەبووە، چونکە ئەم هیستۆریکلی تاریخیەن ئەم ئینسانە لە ژێر فشارێکی قوڵایە خۆی باوکیشی باپیریشی پێش ئەوانش ئەمە وەکو کەسێک نییە کە لە کەنەدایە هەم خۆش و باوکی باپیری مەسەن جەنگی نەبینیوە یان یەکێک لە وڵاتێکی تر یان 100 ساڵە بیمەی هەیە ئینشۆرانسی هەیە زۆر شتی هەن بە هەزارەها سنتەر مەسەلەن تۆ حسابکەی هەر نزیکەی 1000 فامیلی و سنتەرێکی بەرەکەوێ لەم وڵاتە. دیوێکی تریشی ئەوەیە کە تۆ وەگوتم شێوازی ئامادەکردنی کادری پرۆفشناڵ لایەن حکوومەتەوە بۆ کۆمەڵگاکە وێنەدانەوەی کۆمەڵگاکە نییە، تۆ زۆر شتت پێویستن کە نیتن و زۆر شتت هەنکە پێویستت نیت بەداخەوە. بەڵێ بەدڵنیاییەوە هەڵبەت هێندەی ئاگادار بم کاکسیدۆ تۆ پرۆژەیەکی گەورە و پرۆژەیەکی جوانت هەیە ئەتەوێیان پرۆژەیە لە ڕێی زایڵەی داهێنانی دەنگی ئەمریکاوە بازم پرۆژەیەمان بۆ بکەی کە پرۆژەیەکە ڕەنگە پرۆژەیەکی ناوازە بێت. ئەوەی کە بەلامەوە گرنگ بوو من لەگەڵ و کەسانی کە لە پاڵی شەکەی خۆمان جارجار ئۆنلاین ڕاوێژکاری بە خەڵکیە دەمەگە پێویستیان پێ بێت فەرمی نافەرمی هەستم بەوە کرد کە خوێندکارەکانم لە کوردستانن و خەڵکانێکی نزیکی خۆم زۆربەی لەوێژین برادەرەکانم بەردەوام لە کۆنتاکتام ڕێزبوونەوەی بەکارهێنانی ڕێژەی مادەی هۆشبەر لە کوردستان زۆر زیادی کردووە بە تایبەتی ئەم 10 ساڵی کۆتایی لە دهۆک بەتوانم بڵێم بە پلەیەکی بەرز لە سلێمانی هەڵەبجە دوێنێ 30 کەسیان گرتووە لە شارەکانی ترگرتن و زیندانیکردن و ونبوونی بازرگانەکە و ئەمانە هەموو کۆمەڵێ دۆخنە بێ حکوومەتیشان لەسەر کاکە چۆن مامەڵی لەگەڵاکە، بەڵام لە پەیوەندی بەکارهێنەرە فاکتەر زۆرە بۆ ئەوەی کە براکانمان کوچکەکانمان مناڵەکانمان حتا دایک و باوکەکانمان بە فشاری جیاواز تووشی ئەم بارودۆخە بن و ئێمە چۆن بتوانین بە شێوەیەکی دروست مامەڵیان لەگەڵا بکەین. خۆ لە خۆراواشە لە زۆر شوێنی ترا مەسەلەن ئینسانی زۆر نووسری بەناوبانگ گۆرانی بێژی زۆر بەناوبانگ و زانای بەناوبانگە بینی لە دۆخێک لە دۆخەکانی ژیانە تووشی بەکارانی مادەی هۆشبەر سڕکەر و جۆرەکانی تر ئەبێت. ئەمە ئێمە چۆن بتوانین کە هەم لە مرۆڤبوونیاندان نەماڵین
و چۆن میتوانین هەندێک ئەلتەرناتیڤ لە شارەکانە هەبێ بۆی کە یارمەتی دەرونی و بایە و فیزیکی ئەمینسانانە بە شێوەیەکی پرۆفشنال بدرێت. من دووسێ کەس هاتوونێتە پێشەوە بۆ پرۆژەکەمەویشەوەیە کە من چۆن بتوانین دیزایانی دوو سنتەر کە لێرەن بە شێوەیەکی پرۆفشناڵی شەکەن من خۆم نزیکەوە لەگەڵیانە ئیشم کردووە، نزیک بووم لە کەنەدا چۆن بیان بینەوە بۆ کوردستان تێچوویەکی زۆر خەیاڵیشی پێویست نییە و لە تەنسیق لەگەڵ بە شێوەیەکی قانونی لەگەڵ حکوومەتە لە هەندێک دۆخە لەگەڵ دەستگامنیەکانەوەی ئەمە چۆن بتوانین فەزایەک بهێنینە ئاراکە کە چارەسەر و ئەوەی کە پێ وترێت بە ڕاهێنانەوە و ڕیها ببوو و کەسانە بکەین کە تووشی بەکارهێنانی مادی خۆشبەر بوون و شوێکی دروست بیان گەڕینەوە بۆ ناو کۆمەڵگا کە من خۆم هەر بۆ حکمی پیشەکەم و ئەو متمانەی کە خەڵک هەیەی پێم بەڕاستی ینی کەسانێکی زۆر نامەیان نردووە مثلەن تەلەفۆن ئەکەن ئیمەیڵە نێرێن خۆیان کەسە نزیکەکانیان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم بەکارهێنانی ئەم مادانە کە دێنێ ناو کوردستانەوە کە ئەوەش بە بڕای من دۆخەکە ئیتر لە جیهانی ئەمڕۆکە هەیە ناتوانانی 100% شتە کۆنتترۆل بکەی وەکو مادە ئەمە توانی ئاگاییە لە ناو تاکەکە دروستکەی کە بتوانێت لی دوور بکەوێتەوە یان ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان تووشی ببێ بتوانێت لی دەرباز بێ ئەوش بەبێ هەبوونی کۆمەڵێک سنتەر کە تایە سرویسێکی دروست بدەن بەو کەسانە باوەڕ ناکەم بێتە دی من لە بیری ئەوە بووم دیزایانی شەکانم داناوە لە بیری ئەوە مەستێپی یەکەم کۆکردنەوەی زانیاریە بزانین کە نقطە گەرمەکان کوێن لە کوردستانەوە لە شوێنێک هابن و دوایەوە ئەنگاوی دووەم هەڵسەنگاندنی خەڵکانێکی زۆر نامەیان بۆ نردوم کە ئامادەن ئیش بکەن بەشێک زۆریان بڕوانامەیان هەیە بەشێکی زۆریان ڤۆڵنتیریانەوێت مثلا لە پرۆژەکە بەشدار بن بێگومان دووسێ ئەنگاوی ماوە و دامناوە بە شێوەیەکی پراکتیکاڵی ئەنی عملی ساڵی داهاتوو دەست بکەین هیوادارم بتوانین بەلایانی کەمەوە لە دوو شوێنی جیاواز لە کوردستان دوو سنتەری گەورە بۆ ڕاهێنانەوەی چارەسەری و کەسانی بوونێتە قوربانی بەکانێن مادەوەش بەر دروست بکەین. کاکسی دۆ چەند گرنگە تۆ چەندین کتێبەت وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی و هاوکات چەندی کتێبیشە نووسیوە لەو بارەیەوە چەند گرنگە لە بواری دەروونناسیە من بیرم وە کاتی خۆی بە عەرەبی بواری دەروونناسیمانە خوێنەوە یان ئێستا بەئینگلیزی خوێنینەوە چەند ساڵێکە چەند گرنگە بواری دەروونناسی بە زمانی شیرینی کوردی بە شێوازێکی ئاسانکرا و تەرجەمە بکرێت و هاوکات یان نووسین هەبێ لەسەری خەڵک زۆربەی کەس بە تایبەتی گەنجانی ناو قوتابخانەکان و هاوکات زانکۆکان و پەیمانگاکانیش سوودی لەوە بگرن. ئێمە بەچەند بەداخەوە ئێمە لە مەسەلەی سایکۆلۆژیا لە سەرەتایە ئەویش پێشتر کاڵم لە سەرەتایین نووسەرە باشەکانمان ینی ئەوانەی کە لە بواری ڕۆشن فکری ڕۆشنگەریە ئیشیان کرد و لە دەیەکانی ڕابردووە کۆمەڵەیە گوتاری باشیان وەرگێڕا کە بەڕێزە دێکێک ویلەوانی من نووسینەکان خوێندەوە 10 ساڵ لەمەوبەر و ئێستاکە کۆمەڵێک وەرگێڕی باشیش پیا بوون بەڵام ئێمە وەکو تیۆری شتێکی ترە پراکتیس شتێکی ترە لەم زانستە بۆ نمونە مهمە کتێبەکانی فرۆید وەربگێڕێن مهمە کتێبەکانی ئادلەر وەرگێڕێن مهمە کتێبەکان بەڵام چۆن بتوانین کۆمەڵێک کتێب هەن وەکو ڕێنوێنن کە یارمەتی ئینسانەکە دەن چۆن مامەڵە بکات لەگەڵ گرفتەکانی تریا ئەمە ئەم جۆرە کتێبانە لێرا زۆرن و من خەریکی لەوەش تیمێکم دروست کردووە لە بواری معریفە لە بواری ڕەفتاریە خەریکی وەرگێڕانی کۆمەڵێک شتن ئیشیان لەگەڵ ئاکەم کە چۆن بتوانین واگادارم کۆمەڵێک گەنج خەریکن لەو بارە ئیشەکەن بەشێکیان خوێندکارەکانی خۆ من تۆ هەندێک شتت پێ هەندێک سەرچاوت پێویستەکە کە بەدەر لە تاریخە زانستی و فەلسەفیەکەی مثلا خودی زانستەکە کۆمەڵێک خەڵکتن کە پێویست ناکاو شتانە بخوێنەوە ئینترێستیان نییە بەڵام ئەیانەوێ بزانن چۆن مامەڵە لەگەڵ خۆمکیا بکەن چونکە بێتاقەت چیەکەن کە تووشی پانیکە بن چیەکەن کە تووشی جۆری لە وەسواس ئەبن چیەکەن و چۆنیش بەلایانی کەمەوە بتوان یارمەتی کەساییتر بدەن شتێکی زۆر گرنگە هەر ئەوەیە کە ئێمە چۆن ئەبێت فەرهەنگ ئەبێت وەک چۆن بڵێ ئەبێت کەلتور فراهەم بکەی بیسازێنی و چۆن ئەم خەڵکە بەشێک لە ئیشەکانی من ئەمەیە کە خەڵک چۆن ئامادە بێت کە ئەگەر بچووکیش بن کە ئامادە بێت ئەم لایەنە لایەنی تەندروستی دەرون دروستی و سایکۆلۆجی وەک شتێکی گرنگ لە ژیانیە سیر بکات تۆ بڕیارەکانت پەیوەندیان بەلایەن دەرونیتەوە لایف ستایلت شێوازی ژیانت شێوازی مامەڵەت ئاستی ڕەزامەندی خود ڕەزامەندیت و ئاستی کاریگەری لە ژیانە طبعا شتێکی گرنگەوە ئاگاداریشم پێم وابێت خۆش دەزانی کۆی دۆخەکان لەژێر کاریگەری ئەو
ئەو ئەتمۆسفێران کە بۆ کوردستان هاتوۆتە ئاراخڵ لە ژێر فشارایە بەڵام بەوەشەوە وردە وردە پێم وابە خەریکەوە دروست بووە لە لای خەڵک کە ئێستاکە جۆرێک لە کلاسە گەل لە بواری سایکۆلۆجیا بنووسی یان بخوێنیتەوە یان وەربگێڕی. بەڵێ دوایین پرسیار سیدۆ هەڵبات تۆ لە چەندین ڕێکخراوی جیهانیا کارت کردووە و هەم لە هەرێمی کوردستان و هەم لە خۆراواش ئەزمموی تۆ لەنا ئەو ڕێکخراوانەیە و کاریگەریان لەسەر بە تایبەتی لەسەر خەڵک تا چەند بەلاتەوە گرنگە تا چەند گرنگە ڕێکخراوگەرێکی هەم نێودەوڵەتی هەم ناوخۆیی بۆ پەیوەندی بە خودی ئینسانەوە لە هەرێمی کوردستانەوە و پەیوەندی بە گەشەکردنی دەرونی و ڕۆحی ئینسانەوە کە کاریگەریان هەبێت لەسەر برەودان یان گەشەپێدانی ئەو بوارانە. بوونی ڕێکخراوەکان و ئامادەیان لە هەر شوێنێک کاریگەریەکی زۆر باشی هەیە بە تایبەتی حتا لە بواری لەسەر ئاستا ئینتەرناشناڵ کوردستان کۆمەڵێکی باش ئەو دۆخانی کە ڕوبەڕووی کوردستان بوونەوە لەوانەیە هەموو کەس ئاگاداری ئەم ڕاستیە نەبێت کە ئەو قورسایی کە ئێستاکە لە ئاوارەکان لە فشار لە بەرکەوتوانی جەنگ لەسەر کوردستانە ئەگەر منەظەمات نەبوونایە بەڕاستی قورسایەکە زیاتر بوو. ئێستا کە قورسایی هەیە بەڵام زۆر زیاتر بوو ئەوان بە سەدان ملیۆن دۆلار پارە لە شوێنی جیاوازەکانەوە ئەهێنە ئەو وڵاتە. ئەو پرۆژەیە کە من تیایم بەڕێوەبەر بووم ینی لە یەکێک لە منەظەمەکان بەس لە وڵاتەوە خێرۆمەند و کلیسا و خەڵکی نزیکەی 100 ملیۆن دۆلاریان نرد بۆ ئەو کوردانی کە بە زیان کەوتن لە کاتی مەسەلەن شەڕی داعشە. بوونی ڕێکخراو شتێکی گرنگە و یەکێک لەو شتانی کە زۆر بەلامەوە گرنگە ئەگەر قانونێکە بێ بۆ ڕێکخستنی هەم ماف هەم مەسئولیەتی منەظەمات ئەسڵەن دەوڵەت ئەتوانێت زۆر ئیسفادەیانێت ئەم شوێنێکە منیشی لە یەکەم بەشێکی زۆری ئەو یەکە و سێرڤیسانی کە لە واری دەرونیا لە واری تەندروستیان سەکتەری تایبەتن بەڵام ئەنی منەظەماتن ئەم مەسئول حکوومەت ڕاستەخۆ لە پەیوەندیان لەگەڵ حکوومەتەوە بەردەوام ریپۆرتی ئەدەینێ بەڵام کاتێک ئێمە سەکتەری تایبەتین بۆ معنانیە کە بە ویستی خۆمان پارە لە خەڵکی وەرەگرین بە ویستی خۆمان پاراخینە سەر وەرکشۆپەکان ینی نەخێر حکوومەت بە شێوەیەکی قانونی و ستاندەردایز ئەوەی ڕێک خستووە کە تۆ لەوە زیاتر نتوانانی بچیتە پێشەوە. سپاردنی کۆمەڵێک زۆر لەم سەرویسانە بە منەظەمات حتا باسی لۆکاڵی ئەەکەم ئیشێکی زۆر باشە بێت بەڵام کێشەکە ئەوەیە ئەزمموی سەکتەری تایبەت لە کوردستانە تۆ شتێ بە ناوی سەکتەری تایبەتت نییە تۆ ئەوەی کە بەڕێوەبەری سەکتەرە تایبەتەکەی لەو لاوە بینی وەزیرە لەو لاوە بینی جارێکی تر لە ژێرەوە لەناو حکوومەتەکایە و بۆ تەنیا پارە کۆکردنەوە و ئەم شتانە دروست بوو هەر لەبەر ئەوەیە کە خەڵک بۆ مەسلەی سەکتەری تایبەت احساسێکی خۆشی نییە وڵاتی ئەمەوەنی من سەرنجە دەم حەز ناکەن شتەکان بکەونە سەر دەستکەرتی تایبەت بۆ چکە قانونێک نییە کە مافیا وڵاتی لە ناو کەرتی تایبەتە بپارێزێ و ئەمە جۆرێک لە بێسەروبەریێنێ تا ئاراکە تاکیەمە ئەترسێت ئەگینا ئیسفادەیەکی زۆر باشیانە بۆ ئیشی زۆر باشمان کرد ئەو چەند ساڵی کە من لە کوردستان بەڕێوەبەر بووم لە چەندین شوێن پێما بێ هەزارها فامیلی سوودمەند بوون بەڵام گرفتێک هەیە کە ویشەوەیە کە ئەوەندە کێشەکان زۆرن لە وڵاتی ئێمە بارودۆخ وایە کە تۆ هەر شتێک ئەنجام بدەی هێشتا هەر کۆمەڵێکی زۆر گرفتن. من ئاخر خاڵشکەمێت ئەگەر کاتم هەبێ باسی بکەم یەکێک لە منەظەمات ئەو منەظەماتانی کە لە بەشێکی زۆریان پرینسیپی ئەساسیانەوەیە کە چنە وڵاتانی کە تووشی قەیرانن بەڵام دەوڵەتی حکوومەتی خۆمان ئەبێت ئەوە بزانێت کە تۆ بەدەر لە تەنیا ئاوارەکان و ئەوانی کە لە دەرەوە هاتوون یان گوازراوەکان تۆ خەڵکەکەی خۆشت پێویستێکی زۆری بەوە هەیە کە دامی نفسی بکرێت بەشێکی زۆریان تووشی زەبری دەرونی بوون بەشێکی زۆریان تووشی ئەشکەنجە بوون شکنجەی سیاسی هەتا ئێستا کەش بەردەوامە لە ژێر ئەم دەسەڵاتە ئەمانە هەموویە بێ حسابی بۆ بکرێت و ئەو سنتەرانی کە هەن لە کوردستانە بۆ پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی پێم وا بێت بە یەک دەست ئەتوانی بیان ژمێری ژمارەیان زۆر کەمە ئەوانەشیان کە لەوێ ئیشەکەن بەشێکی زۆریان بۆ ئەوی بتوان لەسەر پێ بوەستن سەرویسەکانی خۆیان ئاراستەی لاجئەکان و ڕاگوازرا و ئەو ڕفیوجیەکان ئەکەن بۆی دامێکیان هەبێت بۆی بەستافەکەی خۆیانی بدەن لەبەرەوە بەشێکی زۆریان سرویسیان نییە بۆ خەڵکی شارەکان مەگەر بڵێ 100 لە یەکی پرۆژەکانیان 1% یان بۆ 5% پرۆژەکانیان بۆ خەڵکی یاسایی ئەبێ ما باقی بۆ کاتێگۆریە تایبەتە ئەبێ کە لەو کەسی کە پارەکەیەدا تێبووی دیاری ئەوە لەم بینە بەشێکی
لە 1990 خەڵکی کوردستان بێ بەشە لە پاڵپشتی دەرونی بەگشت. بڵێ زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. زۆر سپاس کاگاسۆ، من زۆر سپاسیەوەکەم، سپاسیم بیرۆکە جوانەتانەکەم و سپاسی هەموو کەسانێکی کە دانیشتن بە دیارمانەوە بۆ بینینی ئەم پرۆگرام. زۆر سپاس. هەر بژین.